لەگەڵ ئاڵلقەی چوارەمە بین لە تەفسیری سوورەتی المنافقون. خی پەروەردگار دوورمان خاتەوە خۆمان و ڕیزی مسلمانان لە منافقان و لە اعتقادیان لە ڕەفتاریان لە هەڵوێستیان لە هەموو هەڵسوکەوتێکیان. خی پەروەردگار یارمەتی دەرمان بێ ئینشاء الله. دێینە سەر ئاەتی 5 و 6 کە دوێنێ تەفسیری ئاەتی چوارەمان تەواو کرد بە پشتیوانی خوا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذا قيل لهم تعالوا يستغفر لكم رسول الله لووا رؤوسهم ورأيتهم يصدون وهم مستكبرون. سواء عليهم أستغفرت لهم أم لم تستغفر لهم لن يغفر الله لهم إن الله لا يهدي القوم الفاسقين. يعني كاتك تيانا وتري ورنا خدمة پیغمبر صلى الله عليه وسلم تا داوي لبردنتان بولا خواهي قوربكا ملبادا ئەیان بینی بەڕوەرجێڕانەوە بەبێ بایەخیەوە سەر ڕاوەشێن، ئەیان بینی لودبەرز و فیزاویانە سەریان ڕاوەشێن و هەرچەندە داوای لێبوردنیان بۆ بکەیت یا بۆ نەکەیت هەروەکو یەکە، چونکە هەتا خوای گەورە لێیان نابورێ، خوای گەورە ڕێنمایی کۆمەڵی لاڕێ ناکات. سەیری ئەم سزا گەورەی کە خوای پەروەردگار داوێتی لەبەر چییە؟ لەبەر ئەو هەڵوێستە خراپەیانە، چونکە هەموو ڕۆژێک ئەوان وەحی خوایی ئەبینن، ئەو نورە خواییان بینیوە کە خوای گەورە دوایی لە سوورەی بەقەرەیە تەشبیهیان ئەکاتەوە بە قەومێک کە لە سەفەران و نیوەشەوە و سەرمایانە و لە دۆڵێکە لە بیابانێکە پێویستیان بە تروسکاییەکی ڕووناکییان بە گەرماییەک هەیە. مثلهم كمثل الذي استوقد نارا فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم وتركهم في ظلمات لا يبصرون. خی گەورە هەر ئەوە بە تاریکی ئەیان هێڵێتەوە، تاریکی بێباوەڕی، تاریکی جاهلیەت، تاریکی کوفر و بێدینی.